لە 2011ەوە چاوەکانی لە کاتی هەڵگرتنەوەی مین لەدەستداوە. مەریوان ئێستا خاوەن پێداویستی تایبەتە و تا ئێستا حکومە نەیتوانیوە ئەموو کارمەندانی دیکەی دەستگای مین کە لە کاتی کارکردن کەماندام یان گیانە لەدەستداوە وەکو کەماندامی سەنگەر و شەهید هەژمار بکرێن لە کاتێکدا ژمارەیان کەمە و لە 80 کەس تێپەڕ ناکات. ڕانی کەمەندامەکانمان تا ئەو دقەی کە خزمەتەکەین ڕێزمان لێگیرێ کە کەمەندام بین بۆ ماڵەوە تاو هیچ حسابێکمان بۆ ناکرێ. شەهیدەکانمان هەتاکو نەمرن بڕایان پێ ناکرێت ڕانی کە شەهید بوون ئەو جاگەنەیەکەن بە شەهیدی سەنگەر. تیامانە 20 ساڵ لەم دەستگای مینە یاخۆ بڵێن لەم بواری مینا کارەکە کە لەگەڵ پەکێکەوە لەگە پیرە بێت هیچ حسابێکی بۆ ناکرێ حسابی خانە نشینی بۆ ناکرێ. کەمەندامەکانمان نزیگە 80-90 کەسن تایسە ئەوەی کە کەمەندام بۆ لە ماڵەوە زەتیانمانە برادەرمە کاک ڕەحمان هەردوو قاچ و هەردوو دەست و هەردوو چاوی قرتاوە ئاخی حکومە تۆ تاکەی ویژدانت هەیە ڕانی کەسێک هەردوو قاچ و هەردوو دەست و چاوی نەبێ تۆ نەتوانی بە خێویکەی بۆم کوردستانە هەردوو چاوی لەدەستداوە هەردوو قاچی منۆکو خۆم هەردوو چاوم دەستداوە برادەرەکانم هەیەی قاچی لەدەستداوە دەستی لەدەستداوە. هەر لە سەرەتای کارکردنیان و لە دوای ساڵانی 90ەکانەوە بە شێوەی گرێبەست کار دەکەن. ئەگەر 20 ساڵش خزمەتیان هەبێت کەم ئەندام من یاخود گیان لە دەست بدەن نەخانە نشینیان بۆ هەژمار دەکرێت نەخزمەت. شتێکی ئەوە زۆرماندا نەکرۆ سەرەتایترین ما بۆ هەر کارمەندێکی ئیشکا لە هەر دام و دەستگایەکی حکومی و غیری حکومی ئەومان بۆ داکرۆ ما داوای ئەومان کردووە ئەگەر بێت و بەرمین بکەوێت کەم ئەندام بێ ئەو ئیمتیازی کراوە بکەم ئەندامی سەنگەر بە ئەمیش بترێت. داوامان کردووە شەهیدمان ئەگەر یەکێک شەهید دەبێت لە کاتی جێبەجێکردنی ئەرچی سەرشانی خۆیان کە شەهید دەبێت ئەو شەهیدانەی کە بۆ شەهیدی سەنگەر ئەبرێتەوە ئەم ئیمتیازی کە بۆ وارسەکەی ئەبڕێتەوە ئەمیش شەهیدانەیەکی بۆ بڕێتەوە. داوامان کردووە مافی خانە نشینی هەبێ ینی خۆ کەسێک کە تاهتای لە وەزیفا نابێ ئەم مافی ئەوەی هەبێ مەسەلەن بۆ نمونە کارمەندمان هەیە چەندین ساڵ لەو بەرنامەی شەکاو کە ئەو خوالێ خۆش بوو کاک سەڵاح و کاک ئیسماعیل خوالیان خۆش بێ کە پار گیانیان سپار بەهۆی نەخۆشیێکی کوشندەوە یەکیان 18 ساڵی خزمەت هەیەکیان 28 ساڵ ڕۆی بەبات چوو. ئێستا فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان سەرخاڵی ئامادەکردنی پرۆژە یاسایەکە بۆ کارمەندانی مین و دەیەوێت پرۆژەکە بنێرێت بۆ سەرۆکاتی پەرلەمان. پرۆژە یاساکە بە تەواوی لە بەرژەوەندی کارمەندانی مینە. ئێمە وەک فراکسیۆنی خۆمان هەم بەیاداژم بە پرسیار ئاراسی لانی پەیوەندیدارمان کردووە و ئێستا فراکسیۆنەکەمان لە سەروبەندی ئەوەدا پرۆژە یاسا تایبەت بە دەستگای مین ئامادە کرد و ئامادە بکە ئامادەشمان کردووە لە وەرزی یاساداناندا پێشکەشی دەکەین. ئێمە جەخت دەکەینەوە لە مافی دەستگای لە مافی ئەو کارمەندانی کە لە دەستگای مین کار دەکەن و چی بە ئێمە بکرێ وەکو ڕێکاری پەرلەمانی ئێستا حالین پرۆژە یاسامان ئامادەیە یاداشمان داوەتە لایانی پەیوەندیدار پرسیارمان ئاراستەی حکومت کردووە لە بەرنامەماندایە راپۆرتێکی تێر و تەسەل ئامادە بکەین بە هەموو دەستە بەگشتی و لەگەڵ بەش و فەرعەکانی تری کە لە پارێزگاکانی تردا هەن ئاراستەی سەرۆکاتی پەرلەمانی بکەین و کۆبوونەوەیەک لەسەر مەسیر و مستەقبەلی ئەوان ئەنجام بدەین. لە هەرێمی کوردستان نزیکەی 600 کارمەندی مین هەن و تا ئێستا 38 کەسیان لە کاتی کارکردن لە کێڵگەکانی مین گیانە لەدەستداوە بەهۆی پشتگوێخستنی داواکاریەکانیان و نەبوونی ئامێری پێویست بۆ کارکردنیان نەتواندرا وەکو پێویست ناوچەکانیش پاک بکرێنەوە. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.